بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين هزاران هزار جار سپاس بۆ تۆ یا رب العالمین پەروەردگاری جیهانیان کە هیدایەتت داین لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە بە پێشوازی ئەم مانگە پڕبەرەکەتەوە چووین. الحەمدولله ڕۆژ بە ڕۆژ دڵمان خۆشتر دەبوو بە ڕۆژوەکانمان، شەوانمان سوپاس بۆ ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا زیندوو کردەوە بە تەراویح، بە شەو نوێژ، بە زیندووکردنەوەی شەوانی قەدر. یا ئەڵڵا بە گەورەی خۆت لێمان قبوڵکەی، کەم و کوڕیەکانمان بۆ پڕکەیتەوە. سوپاست دەکەین پەروەردگارە کەوا هیدایەتت داین بە فەزڵی خۆت گەیشتینە کۆتایی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان. الحەمدولله ئەم ساڵیش لەگەڵ ئێوەی بەڕێزی مزگەوت، لەگەڵ ئێوەی بەڕێزی بینەرانی زنجیرە باسیات کە لەم کەناڵە بەڕێزەوە وتارەکانتان بیست. الحەمدولله ئومێدەوارم سوودێکمان پێگەیاندبن، سوودم بە خۆم گەیاندبێ، سەرەتا خۆم پاشان یەک بە یەکی جەنابتان یادی شتێکمان خستبنەوە کە پێشتر بیستومانە و لە یادمان چۆتەوە، یان سەرەتایە بۆ زانینی ئەوەش کە زانیمان بەویستی خوای گەورە کاری پێ بکەین. موژدەیەکی دڵخۆشکەرتان لە کۆتا شەوی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا پێ دەڵێم. یادتان دەخەمەوە ئەم ئایەتە قورئانیە کە پەروەردگار موژدەی داینێ، فەرمووی للذین استجابوا لربهم الحسنى، و ئەو کەسانەی کەوا وەڵامی پەروەردگاریان داوەتەوە ئەوانە عاقیبەت خێریان بۆ هەیە، پاداشتی هەرە چاکان لە دنیا و قیامەتدا بۆ هەیە. یا ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا تۆش بانگی ئێمەت کرد لە ئەوەڵ شەوی مانگی ڕەمەزانەوە، ئەم ئایەتە قورئانیەمان خوێندەوە، بەسەرماندا خوێندرایەوە کە پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن شهد منكم الشهر فليصم. أي إيمان داران لأمتي محمد صلى الله عليه وسلم بانگوازەکەی خوای پەروەردگار بۆ یەک بە یەکی ئێمەی ئومەتی ئەو خۆشەویستەیە. لەسەرتان فەرز کراوە ڕۆژووی مانگی ڕەمەزان هەر وەکو فەرز کراوە لەسەر ئومەتانی پێش ئێوە. جا هەر کەسێک لە ئێوە جا دەفەرمێ بۆ ئەوەی کە لە کۆتایی مانگی ڕەمەزاندا ببن بە کەسێکی متتەقی، ببن بە کەسێکی لە خواترس، لە خوا نزیک، وەکو چۆن لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا هیچ کەس چاوی لەسەرتان نەبوو، هیچ کامیرایەکی چاودێریت بەسەرەوە نەبوو، هیچ کەس ئاگای لە حاڵت نەبوو، تینوت بوو، خۆت دەپاراست نەک لە قومێک ئاو، لە پڕیشکە ئاوێک بپەڕێتە ناو قوڕکتەوە، خۆت دەپاراست نەک لە پارویەک نان، لەوەی شتێک لە داندا مابێتەوە لە کاتی پارشێودا و بڕواتە خوارەوە، دەمودانیشت پاک دەکردەوە. خۆت دەپاراست لەوەی کەوا شەرع نەهی لێ کردووە ئەنجام بدرێ لە کاتی بانگی بەیانی تا بانگی مەغریب. ئەم ڕۆژوە فێری تەقوای کردن، ئەوە تەقوایە لە کاتێکە هیچ کەس چاوی لێت نییە، ئەوەی خوا فەرمانی پێ کردووە بیکەی، ئەوەی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا نەهی لێ کردووە بەبێت چاودێری کەس خۆتی لێ پارێزی، ئەوە تەقوایە. خوا دەفەرمێ ڕۆژوو دەبێ ئەوە تیا دروستکە لە دوای مانگی ڕەمەزانیشەوە. ئایا ئێمە واین؟ ئایا ئێمە لە دوای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانیشەوە وامان لێ هاتووە بەردەوام چاودێری خوا وەکو کاتی ڕۆژوەکە بەسەر خۆمانەوە ببینین و چاومان بەردەوام کامیرای خوا ببینێ، نەک شەرم لە کامیرەی عەبدێک بکەین، خۆ لە گوناه بپارێزین، لە تاوان بپارێزین، بەڵام کاتێکە ئەو کامیرایە کوژایەوە کە چاوی ئەو مرۆڤەی عەبدێکە وەکو خۆمان لەسەرمان نەما، پەنا بەخوا دەستکەینەوە بە تاوان. ئەو کاتە ڕۆژوو کاریگەری خۆی نەبووە و ئامانجی نەپێکاوە. ئەیامە معدودات، خوا فەرمووی چەند ڕۆژێکی ژمێردراون. یا ئەڵڵا چەند جوانت فەرموو، بەخوا چەند ڕۆژێکی ژمێردراو بوون، هەر نەمانزانی فریان نەکەوتین بیان ژمێرین، زۆر جار لە یادمان دەچوو چەندی ڕەمەزانە ئەوەندە زوو بەسەر چوو،
ئەوەندە زوو کاتەکەی کۆتایی پێهات دەی بڕواتان هەبێ بەڕێزان ڕۆژگاری ژیانیش ئاوا تەواو دەبێت ئەم ساڵ و زەمەنەی تەمەنمان وەختێ بە خۆمان دەزانین چاو لێ هەر ئاوات کرگەشتی تە نیوەی ڕەمەزان وەختێ شۆڕ بوویتەوە چوویتە شەوانی قەدر هەر ئەوە فریا کەوتی کەلوپەلێکی جەژن فریاخی بەخوا فریا ناخۆم دەڵێ واللهی تەمەنیش ئاوایە وەختی ئەزانی گەنجەتی زوو گەیشتە ناوەڕاست بەرەو پیری لێژ بوویتەوە فریای ئەوە ناکەوی وەسیەتێک بنووسی فریای ئەوە ناکەوی خۆت کۆکەیتەوانێ مەلەکولمەوت حازرە و دەفتەرەکەی پێ و ناوەکەی تۆ سەرەتاتەوە ڕوحەکەت لێوەردەگرێتەوە دنیات کۆتایی پێهات و بەرهەمی ئەم چەند ساڵی دنیا قیامەتی نەبراوەیە بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ ئەو کۆتایی پێهاتنی ڕەمەزانە بیرمان بخاتەوە تەمەنی ئێمەش بەخوا ئەوە کۆتایی پێدێ خۆش بە حاڵی ئەوەی چۆن ڕەمەزانەکەی بەسەرکەوتوی گرت ئاوا تەمەنەکەشی بەگشتی لە خێردا بەکاردێنێ فمن شهد منكم الشهر فليصم خوا فەرمووی هەر کەسێک لە ئێوە گەیشتە مانگی ڕەمەزان و عوزری نەبوو نەخۆش نەبوو سەفەری نەبوو بابەتێکی تایبەتی نەبوو کە شەرع ڕێگەی پێدا بێ بە ڕۆژوو نەبێ فەلیەصم با بە ڕۆژوو بێ ئێمە وەڵامی ئەو ئاەتەی خواماندایەوە وتمان خوایە ئەلحەمدوللیلا سوپاس بۆ خوا کە نەخۆش نین کە سەفەرێکی کتۆپڕی پێویستمان نەهاتۆتە پێش کە ناڕەحەتمان کا و ماندوومان کا و نەتوانین سەفەر بکەین ئەلحەمدوللیلا لە بارودۆخێکی ئەمن و ئەمانی وڵاتەکە و کوردستانەکەدا سوپاس بۆ ئەڵڵا ڕەمەزانەکەمان گرت خوایە ئێمە وەڵامی تۆماندایەوە ئەوە بە ڕۆژوو بووین جا خوش مژدەمان دەداتێ للذین استجابوا لربهم الحسنى سوڕەتی الرعد ئاەتی 18 دەفەرمێ بۆ ئەو کەسانی وەڵامی ئەڵڵایاندایەوە وەڵامی پەروەردگاری خۆیاندایەوە خۆی گەورە بانگمان دەکا ئێمەش وەڵاممان داوەتەوە وەڵامی خوامان بە دووشت دەبێدابێتەوە تەواوی ژیانت وەڵامی خوای پەروەردگار بە دووشت دەدەیەوە یەکەمیان بیل ئیمان بە ئیمان هێنان بەخوا خوا دەفەرمێ ئیمانم پێبێنن کە من ئەزەلیم و ئەبەدیم کە تاکم تەنیام بێ شەریکم هەر خۆم شایەنی پەرستنم لا ئیلەهە ئیلا الله هیچ شتێک هیچ مەعبودێک هیچ پەرستراوێک نییە کە شایەنی پەرستن بێ تەنها ئەڵڵا نەبێ ئاوا ئیمانم پێبێنن ئیمان بە پێغەمبەرەکانم بێنن ئیمان بە هەموو کتێبە ئاسمانیەکان بێنن کە کۆتا پێغەمبەر محەممەدە صلی الله عليه وسلم کۆتا کتێبی ئاسمانی کە کتێبی بتری بە دوودانایە و پێداویستی مرۆڤایەتی هەمووی تێدایە تا قیامەت پێویستی بە شتێکی تازە نییە ئەویش قورئانەکەیەتی قورئانی پڕ بەرەکەت و بەخششە هەروەها وەڵامدانەوەی خوای پەروەردگار بە تاعەت عیبادەتەکان لە نوێش ڕۆژ و زەکات حەج ئەو بابەتانی کە عیبادەتن لە پابەندبوون بە شەریعەتەکەیەوە وڵامدانەوەی خوای پەروەردگار ئەوەیە کە دەفەرمێ شەریعەتێکم بۆ ناردووی منهەج و ڕێبازێکم بۆ ناردووی شیرعەتەن و منهاجە ثم جعلناك على شەریعەت ئێمە تۆمان دامەزراندووە لەسەر شەریعەتێک ئەم شەریعەتی خوای پەروەردگار هەڵقڵاو لە قورئان و سوننەی صەحیحی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم واجبە تۆ پابەند بی پێوەی کاتی کێشەیەک لەگەڵ کەسێکا دەبێ لە هەر بوارێکا بێ ئەگەر گەڕایتەوە خزمەت شەریعەتەکەی خوای پەروەردگار وتت بە شەرع ڕازیم ئەگەر زەرەریشم بێت لە ڕواڵتدا بەڵام دڵنیام عاقیبەتم خێرە عاقیبەتم قازانجە بە شەریعەتەکەی خوای گەورە ڕازیم ئەوە وەڵامی خوای پەروەردگارت داوەتەوە ئێنا کەسانێکمان لە تاعەتەکەیان بەس عیبادەتە یعنی بەس لە نوێژ و ڕۆژ و حەج و ئەوانەدا زۆر باشن بەڵام کاتێک کە دەگاتە سەر پابەندبوون بە شەریعەتی خوای پەروەردگارەوە لەوێدا ئیکمال دەبن لەوێدا دەکەون لەوێ خەتی سوور بە ژێر نمرەکەیاندادێ پەنا بەخوا پەنا بۆ یاسایەکی غەیرە دین دەبا ڕازی نییە بە شەریعەتی ئیسلام خەتەرە وەڵامی خوای پەروەردگار بەوە دەدرێتەوە کە دەفەرمێ دەبێ خەمی پەیڕەوکردنی ئیسلامت بێ نەڵی دین هەر بەینی خۆم و خوا جا من حەقم چێ بەسەر خەڵکەوە ناوەڵڵا بە ئەندازەی ئەوەی لە تواناتدایە و قسەت دەڕوا و دەسەڵاتت هەیە وەڵامدانەوەی خوا ئەوەیە ئەو شەریعەتەی خوای پەروەردگار یەکەم لە خۆتا تەطبیقکەی دووەم لە ماڵ و منداڵتدا پاشان بە ئەندازەی دەسەڵاتت
هەوڵ بدەیت شەریعەتی خوا حاکم بێ لەسەر زەویدا، لە وڵاتی خۆتدا، لە شاری خۆتدا، لە مەملەکەتی خۆتدا، لە هەموو دنیادا بەگشتی. ئەوە هەموو خەممی گەورەی موسڵمانە کە ئەم شەریعەتە پاکەی خوای پەروەردگار کە منیش پێ سەرفراز بووم ئەبێ ماڵ و منداڵەکەشمی پێ سەرفراز بێ. واللهی ئەوەنە خەڵکم خۆش دەوێ، پێم خۆشە خەڵکی شارەکەم، وڵات و مەملەکەتەکەم، هاونیشتیمانیان و هاوزمانیانم بەخوا بەم شەریعەتی خوای پەروەردگارە وەکو من بەختەوەر بن، دەبێت پێیان بگەێنم. ئەبێ ئەم شەریعەتە هەل لە سوچی مزگەوتان نەبێ، ئەبێ بڕوا بۆ دادگاکان، بۆ سەرۆکایەتی حکومەت، حکم بە قورئان بکرێ لە وڵاتدا، دەستوری ئیسلامی بێ، نابشتیکەی تێکەڵاو بکرێ کە پێچەوانە بێ لەگەڵ نەسێکی قورئانی پڕ بەرەکەت و بەخششدا. بۆیە هەر کەسێک ئاوا وەڵامی خوایدایەوە الحسنى يعني المثوبة الحسنى يعني العاقبة الحسنى، ئەوە چارەنووسی خێرە، ئەوە دواڕۆژی خێرە، ئەوە سەرنجام و عاقبەتی چاکەیە، خۆشیە، بەرەکەتە. الحسنى في الدنيا قبل الآخرة، مژدەت لێبێ واللهی ژیانت خۆش دەبێت لەم دنیادا پێش گەیشتن بە بەهەشتەکەی خوای پەروەردگار لە قیامەتدا. الحسنى في صحتك، تۆ وەرە وەڵامی خوای پەروەردگار بدەوە بزانە تەندروست دەبی یان نا. خوا یەک ئاەتی فەرمووی وەکولوا وەشڕەبوا وەلا تسریفوا، خواردنی پاک، حەڵاڵ، پاک و خاوێن، بەسەر نەچوو، تازە، ئامادەکراوی دەستی خۆت، بەرهەمی وڵاتی خۆت بخۆ، بەڵام ئاوی پاک بخۆوە، شەربەت بخۆوە، هەموو پێکاتە حەڵاڵەکانی تر بخۆوە، بەڵام ئاگات لە خۆت بێ وەلا تسریفوا، زیادە ڕەوی مەکە. تەواوی نەخۆشی ئەوەیە، یان کەسەکە خواردنەکە کە دەیخوا تەندروست نییە، یان حەڵاڵ نییە، یان پاک و پوخت نییە، یان ئەو خواردنەوەی دەیخوا شەرعی نییە، نەهی لێکراوە وەکو مەشروباتەکان بە هەموو جۆرەکانی کە هەمووی وەکو یەک حرامن، یان ئەوە نیشی حەڵاڵن بەڵام ئیسراف دەکا. خواردنەکەشی پاکە، پوختە، ئامادەکراوی دەستی خۆیەتی، خواردنەوەکەشی ئەوەیە کە شەرع حەڵاڵی کردووە، بەڵام ئیسراف دەکا، بەڵام زیادە ڕەوی دەکا، ئەوەندە دەخوا خۆی تووشی جۆرەها نەخۆشی دەکا. تۆ وەرە بەس ئەم ئاەتەی خوای پەروەردگار لە ژیانی خۆتدا جێبەجێکە، بزانە داخۆ نەخۆش دەکەوی یان نا. تاقیکردنەوەی خوای پەروەردگار ئەوە بابەتێکی ترە، بەڵام بەگشتی تەندروستیت باش دەبێت. بەیتێک الحسنى في بيتك، هەر لەم دنیادا خوای پەروەردگار ماڵەکەت، ژیان و گوزەران و خێزانەکەت عاقبەت خێر دەکا. خوای پەروەردگار دەفەرمێ وجعل بينكم مودة ورحمة، خوای گەورە دووشتی بە مرۆڤ بەخشیوە کاتێک کە دەبێتە دەستگیرانی یەکتر، کوڕ و کچێک دەبنە دەستگیران، دواتر دەبنە هاوسەری حەڵاڵی یەکتر و دەچنە لای یەکتر و تەمەنی ژیان بە یەکەوە بەسەر دەبن. خوای گەورە یاساکەی دیاری کردو، دەفەرمێ ئاگال لەم دوانە بێ، زۆر یەکترتان خۆش بوێ، وا بزانە ئەو هاوسەرەی تۆ بە نسبەت ئافرەتێکەوە، بە نسبەت پیاوێکەوە، وا بزانە ئەو ژنەی تۆ لە هەموو کەسی ئەم سەرزەویە جوانترە، چاکترە، بەڕێزترە، بە نرخترە، خۆشەویستیەک با لە دڵتابێ بە هیچ شتێک نەیگۆڕیتەوە، هێندەت خۆش بووە چاوت غەیری ئەو نەبینێ، ئەوە ئەلمەوەدەیە. خوا دەفەرمێت تۆ ئاوا بە لەگەڵ هاوسەرتە. وەڕەحمە، لە هەموو کەس زیاتر سۆز و بەزەیت بۆ هاوسەرت هەبێ، خەڵک فریاد ناکەوێت. ڕەحم بەگشتی بۆ هەموو خەڵک باشە، بۆ هەموو زیندەوەران، بەڵام ڕەحم و سۆزی تایبەتیت بۆ هاوسەرەکەی خۆتە بێ، بەزەیت بە حاڵی دابێتەوە. ژنێک تخوا ئەمایەتە جێبەجێکە، بەردەوام پەرۆشی مێردەکەی بێ، پێوەی دیار بێت کە لە کار لە وەزیفە لە دەوام گەڕایەوە، پێوەی دیار بێت کە پەرۆشت بۆم پیاوەکە، ئەم پیاوە چەند بەختەوەر دەبێت، چۆن ماندووبوونەکانی دەحەسێتەوە. کاتێک پیاوێک دێتەوە ماڵەوە، ژنەکەی هەز بەوە دەکات پەرۆشیەتی، پەرۆشی ماندووبوونیەتی، پەرۆشی شەونخونی منداڵیەتی، پەرۆشی ماندووبوونیەتی بە خزمەت و خاوێنکردنەوەی ماڵ و میواندا. سەربەرزیە ئەم ژنە باشەی هەیە، بە ئەوەوە پیاوی ناو پیاوانە کاتێک ژن هەستی کرد ئەم پیاوە چەندە پەرۆشیەتی، چەندە خەمخۆریەتی، چەندە لە خەمیایەتی و خەمی لێ دەخوا، وەڵی هەموو ماندووبوونەکانی دەحەسێتەوە. ئیتر ئەمیش وە ئەزانێ ئەو پیاوە پیاوێک نییە لەو دنیادا لەو باشتر بێ،
بۆیە کاتێک کە ئەم دوانە هەبوو ماڵێکی بەختەوەرت دەبێت منداڵ سەرگەردان نابێ خیانەت ڕوونادا جیابوونەوە ڕوونادا شەڕ و ئاژاوی گەورە ڕوونادا دەمەبۆڵەیەکیش کە دروست بێ بەو خۆشەویستی و بەو بەسۆزی و پەرۆشیە بۆ یەکتر ئەو دەمەبۆڵەیەش دەبێتە خوێی ناوچێشت و شەڕی دوای ئاشتی لە ناو خێزاندا دەبێتە ئاشتی دوای شەڕ دەبێتە بەرەکەت و خۆشی هەتایە ژیانێکی پڕ بەختەوەر بەسەر دەبن و لە قیامەتی شە بووە هەتایە بە نەمری ئەبنەوە هاوسەر ئەبنەوە ژنومێردی یەکتر چاو لێ ئەگەر وەڵامی خوادایەوە بەس ئاگەل لەوە بێ مەوەدەتەن و ڕەحمە واللهی ژیانێکی پڕ بەختەوەریت دەبێت وەرە لە کارەکەتدا ئەگەر پابند بووی وەڵامی ئەڵڵات دایەوە کە دەفەرمەوە ئەحەل الله البەیع وحەڕەمە الڕیبا من کڕین و فرۆشتنم بە مەرجە شەریعەکانی بۆ حەڵاڵ کردوون بەڵام ڕیبام لەسەر حرام کردوون تۆ وەرە بەس لە کات و کار و کەسابەتە بەس ویای ڕیبابە ڕیبا ئەوەیە کابراڵە دەفتەرێ دۆلارم دەیە مانگی دەوەرە قەت دەدەمێ ئیتر تۆ بیر ناکەیتەوە ئەمە بەچی پەیدای دەکا ئەمە سوخۆریە ئەمە تەنها لە قازانزا تێدای لە زەرەرا تێدانی کەچی لەو لاتریشەوە دەفتەرێک دۆلار ئەگەر 6 دۆلار ئەگەر 50 دۆلاری حەڵاڵ پەیداکە ئێتر دەبێت شکرانی خوا بکەی ماڵەکەت سەلامەت بێ و هێشتا مەترسی زیان و زەرەریشت هەیە باشە معقولە ئەمەیان لە دەفتەرێکە دەوەرەقە دەدا ئەگەر بیرت کردەوە پابند بووی بە شەریعەتەوە چوویتە بنج و بناوانی بزانی ئەمەیان ڕیبای تێدایە نایکەم واللهی دایمە پارەکانت سەلامەتن خەڵکی ئەم وڵاتە بەوە جیفانی بەتاڵ بوو هەر ڕۆژە دەنگ و باسێک وڵاو دەبێتەوە فڵان کەس ئەوەندە ملیۆن دۆلار و ئەوەندە 100 دەفتەر دۆلار و نازام چی خەڵکی برد و هەمووی کۆ کردەوە هەڵی لوشی ئەوە هەمووی ڕیبایە چاو لێ پابند نەبووی کارەکەت سەرکەوتوو نەبوو بەرهەمدار نەبوو فەشەلت هێنا هەروەها نەفسیەتێک کاتێکەوە پابندی خی پەروەردگاری وەڵامی خواددایەوە وتت خوا تۆ چیت فەرموو من جێبەجێ دەکەم واللهی دوو دەروونت ئیسراحەتە الحسنى في نفسيتك دڵ دەروونێکی ئیسراحەتت هەیە دڵنیاییت هەیە دڵنیایی من خوایەکم هەیە ئەوە خوای کە ژیانی پێبەخشی و مردنیشم هەر بەدەستی ئەوەندە ناترسم حەزەرم هەیە بەڵام خەوفم نییە لە مردن هەروەها ڕۆزی دەرم هەر ئەڵڵایە شیفا بەخشی نەخۆشیم هەر ئەڵڵایە المعز و المذل هەر ئەڵڵایە هەموو دنیا بێ سەر شۆڕم کە خوام لە پشت بێ هەر سەر بڵندم هەموو دنیا بێ بەرز و بڵندت کا و ناوت بەرزکە ئەڵڵا لە پشتت نەبێ هەر زەلیلیت بۆ دەمێنێتەوە چاولێ ئەو ئیمانە کە وەڵامی خوادایەوە بە ئیمان هێنان بەم شێوەیە دایمە دڵنیایی نەفست جێگیرە الحەمدولله شیعاری ئێمە لە خۆناسینەوە کە چوینە بواری عیبادەت و چاومان کردوێتەوە لە مزگەوت تا خۆمان بینیوەتەوە تا لە خفنەکەمان دەپێچن و نوێژی مردومان لەسەر دەکەن و دەمانخەنە قەبرەکەەوە یەکشدا الله ربنا محمد نبينا الإسلام ديننا الله پەروەردگارمانە محەممەد ڕابەر و پێغەمبەرمانە ئیسلام ئاین و بەرنامەمانە چاولێت جێگیرین هیچ شتێکی کەمان نییە لەوەتی هەین هەر ئەوەین کاری بۆ دەکەین لەسەری دەژین بۆی دەمرین لەسەری دەمرین بەڵام کابرای ترسەی دەکەی هەر ڕۆژەمان هەجێکی هەیە ڕۆژێک چەپە ڕۆژێک نازانم سەرمایهدارە ڕۆژە ڕەسمالیە ڕۆژە ڕووی لە ڕۆژهەڵاتە ڕۆژە ڕووی لە ئەوروپایە ڕۆژە غەربیە ڕۆژە شەرقیە بۆ خۆشی نازانێت چییە هەر ڕۆژێ سۆسیال دیموکراتە ڕۆژە دیموکراتە ڕۆژێ چەپە ڕۆژە مارکسیە ئیتر حەددار و بەردێنە بەسەریەکە وەختی لێ دەپرسیت وەڵا ئەو باوی نەمابوو ئێستا فکرێکەکەی تازە هاتووە بەڵام تۆ جێگیری چاولێ چەند نەفسیەتمان مرتاحە ناترسین منهەجەکەمان وەڵا بە کەڵک نەمێنێ دوای 40 ساڵ خەبات ئەمجا بە ئاگا بێتەوە بەو خوا کاڵەکم بە ئەژنۆشکان نەوەڵڵا ئێمە هەمیشە الله ربنا محمد نبينا الإسلام ديننا دروشمەکەمان کۆتایی پێهات دایمە بەیانیان و ئێواران ئەوە وشەمانە ئەمە دروشمانە ئەمە خەبات و کارمانە ئەمە منهەج و پەیڕۆ پرۆگرامانە رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا منهجكم ديارة جيگيرم لسري هروها ثقة متمانة يكت هي بخوا وتوكل على الله وكفى بالله وكيلا
ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا. ئەم هەموو کافرەی کە لە جیهاندا هەیە و لە دەوروبەرتە ئەو هەموو دووڕوەی کە دەیەوێت پاشقل لێدا و دینەکە لێ بشێوێنێ خوا دەفەرمێ وازیان لێ بێنە وەدع ئەذاهم واز لە ئازارەکانیان بێنە واز لە قسە و قسەڵۆک و منهەجەکەیان بێنە وتەوەکەل على الله پشت بە ئەڵڵا ببەستە هەر خوش بەسە پشتی پێ ببەستی دەڵێ خوایە من پشت و پەنام تۆی ئیتر سی قەومتمانەیەکت هەیە بەو ئەڵڵایی کە بەردەوام چاودێرە بەسەرتەوە وەڵڵاهی منەتت بە هیچ کەسێک نامێنێ نەفست مرتاحە دایمە گەشببینی نەفست گەشببینی هەیە ئەڵێ خوای پەروەردگار هەمیشە لە دوای تاریکیەکان ڕووناچی دێنێ لە دوای تنگانەکان خۆشی دێنێ لەگەڵ تنگانەکەشدا لە ناویا خۆشی هەیە ئەمە وعدی خوایە بۆیە بەردەوام کەسێکی گەشببینی ئیماندار نەفسێکی گەشببینی هەیە چونکە هێزێک لە پشتەوە شک دەبا کە ئەڵڵایە کە خالقی ئەرز و ئاسمانە کە كل يوم هو في شأن هەموو چرکەیەک جیهان دەگۆڕێ نەخۆشی دایمە گەشببینی دەڵێ ئەڵڵا شیفام بۆ دەنێرێ دەستکورتی دایمە گەشببینی دەڵێ خوا دەرگای ڕزق و ڕۆزیم لێ دەکاتەوە بێکەسی دایمە گەشببینی دەڵێ من خوام هەیە خوا کەسی بێکەسانە هەموو عشرەتی دنیا لە پشتت بێ خوال لەگەڵ نەبێ هەر زۆر بێکەسی هیچ کەسن نەبێ لەم سەر زەوێدا ئەڵڵا لە پشت بێ گەورەترینی هێزی چاولێ نەفسیەتت دەروونت بەم ئیمانە بەم وەڵامدانەوەی خوای گەورە چەند مرتاح دەبی بەخوا خەڵکی بێدین بە ڕێزان ئەمەی نییە الحسنى في كرامتك هەر کەسێک پابەندی خوای پەروەردگار بێ یعنی پابەندی فەرمانەکانی خوای پەروەردگار بێ وەڵامی ئەڵڵای دابێتەوە خوا دەفەرمێ ئەمە بکە بڵێ ئەڵڵا گیان بەسەر چاو خوا دەفەرمێ ئەمە مەکە بڵێ یا ئەڵڵا ئەمرت لەسەر چاوانە بە دڵ و بە گیان جێبەجێ دەکەم ئەوەی قەدەغەت کردووە نزیکی نابمەوە هەر بەو ڕێگایشدا ناڕۆم خوایە کە تۆ فەرمود مەیکە واللهی کەرامەتت پارێزراوە کەسایەتیت پارێزراوە شەخسیەتت پارێزراوە حرمەتت پارێزراوە کەسایەتی ناشچێ بێ حرمەت نابی کەس ناتوانێت پەنجەت بۆ ڕاکێشێ ئەوەی بە ویژدان بێ پەنجەت بۆ ڕادەکێشێڵە بەڕاستی فڵان کەس بەڕێزە بەڕاستی خاوەن کەسایەتیە بەڕاستی خاوەن شەخسیەتە بەڕاستی کەسێکی پاک و پوختە ئەوەش کە ویژدانی نییە بێویژدان و زمان پیس و دەروون نەخۆش ئەوە هەلەی گەڕێ ئەوە ڕخنیان لە خوش هەیە نەعوذ بالله ڕخنیان لە پێغەمبەرانی خوا و پێغەمبەری خاتەمیش محەممەد صلی الله عليه وسلم هەیە بێویژدان ئەوە قسەم لەگەڵ ئەوە نییە ئەوەی بەویژدان بێت تۆی لەلا بەڕێزە چونکە تۆ پابند بووی بە ئەمر و فەرمانی خوای پەروەردگار خۆت پاراستووە لە قەدەغەکراوەکانی خوای پەروەردگار کاتێک خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا تۆوتت خوا بەسەر چاوان یا ئەڵڵا ئەمری تۆ لەسەر سرم من نەکرد زینا ناکەم نزیکی زیناش نابمەوە چەند جوانە چەند بە شەخسیەتە ئەو کوڕەی ئەو کچەی کە بەرامبەر نامەحرەم چاو هەڵ نابڕێ و چاو نابڕێتە چاوی نەگەوەی ئاوا چاوی خۆی گر پێ خۆ بە عەمود کێشێ لە ڕێگادا ناچاویشی دەبینێ و خەڵکیش دەبینێ و دەشتێتە شوێنی کار و بە ئەندازەی پێویست ئافرەت بێیان پیا و بێ تەماشای خەڵکیش دەکا بەڵام چاوبڕکێ ناکا بەڵام ڕوانینی حرام ناکا بەڵام چاو لە ناموسی خەڵک وەرناکاتەوە واللهی ئەو کشانە کە خەڵک ئاوادایان بینێ 100 کورت تەمەنا دەکا ئەوە هاوسەری بێت چونکە بە شەرمە چونکە چاوی تێر نەکردو بە ملاولادا چاو واشخاڵی ناکە ئەو کوڕا سەدان کچ خۆزگە دەخوازێ هاوسەری بێ پیاوی بەڕێزی وەکو جەنابتان ئاواتە خوازە ئەوە زاوای بێ و کچی بداتێ و کچەکەی بکا بە هاوسەری بەختەوەر بێ لەگەڵیدا چونکە بە چاوەکانیدا دیارە چاوی چەند بە حرمەتە نەزەر ناکە خوا ئەمری تۆیە من لە نەزەرەوە خۆ لە زیناکە دەپارێزم چەند کەس کە تەوقە لەگەڵ ئافرەتێکا ناکە ئای سەربەرزن ئەوانەی ئەها فڵان کەس بەس سوێندم پێ دەخورێ لە خێزانی حەڵاڵی خۆم زیاتر لە دایک و خوشکی خۆم و پوری خۆم و ئەوانەی کە شەریعەت حەڵاڵی کردوون کە تەوقەیان لەگەڵ پێ و دەستت بەردەستیان کەوێ وەڵڵی غەیری ئەوە دەستم بە نامەحرەمێک لەم سەر زەویە نەکەوتووە ئەزانی تۆ لەلات چەند گەورە دەبێ شاهیدێکی خێرە ڕۆژە تەوقەیەکی نامەحرەمانەم نەکردووە دەستم بەردەستی ئافرەتێک نەکەوتووە پەنجەم بەرپەنجەی نەکەوتووە شایی حرامم نەکردووە نەچوومە دەستی ئافرەتێکە و لە شای و ڕۆژباڵەکە هەڵپەڕم و وەکو مەیمون بەرز و نزم بمەوە الحەمدولله ئەم کەرامەتە بە پابەندبوون بەو ئایەتەوەی وەلا تەقرەبوا الزینا لە تەوقە حرامەکەەوە خۆت پاراستووە هەروەها لەوەی کەوا
چاو ببڕێ ناموسی خەڵک لە تەلەفۆنێکی ناشەرعیەوە کە خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا، خۆ دەپارێزی لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە، لە ڕێی تەلەفۆنەکەتەوە، لە ڕێی مۆبایلەکەتەوە تەلەفۆنێک بکەی کە لە ڕوود نایە دوایی گوێی لێ بگری و پێی تەریق بێەوەگە دەنگەکەت بڵاو ببێتەوە. چاولێ ئەگە تۆ وەڵامی خواتدایەوە وەڵڵاهی کەرامەتت پارێزراوە. کچێک وەڵامی ئەم ئاەتەی خوای دابێتەوە قەت ڕۆژێ لە ڕۆژان زەللەی نەکردووە، شتێکی نەداوەتە دەستی بەرامبەر بڵێ ئەگەر بێت و چم بوێ لەگەڵمانەکەی دەنگەکەت بڵاو دەکەمەوە، وێنەکەت بڵاو دەکەمەوە. نەوەڵڵا من شتی وام نییە، وشەیەکم نەبووە لە پشتەوە بیڵێم و دایک و باوکم ئاگای لێ نەبێ، وشەیەکم لەگەڵ تۆدا نەوتوە ئەی کوڕەکە لە دوای مارەکردنم نەبێ، بە شاهیدی کەس و کارمان نەبێ، بە شاهیدی ئەمینێک نەبێ بۆی لە یەک حاڵی بین و هاوسەگیری ئەنجام دەین. لە تەلەفۆنە بە سعات قسەم لەگەڵ نەکردوی بترسم دەنگەکەم بڵاوکەیتەوە. ها کەرامەتت پارێزراوە. بۆ کوڕێکیش بە هەمان شێوە شتێکی نییە لەگەڵ ئافرەتێکە، وشەیەکی نییە دوای تەلەفۆنەکەی بڵاو ببێتەوانێ و ئابڕووی پێی بچێ و ڕووینیان کۆمەلگای نەبێ. الحسنا في كرامتك، وەڵامی ئەڵڵا بدەوە پابند بە بەس وەلا تەقرەبوا الزینا جێبەجێکە نزیکی ئەوانەمە بەوە کە لە زینات نزیک دەکاتەوە کە بە درێژی باسم کردن. وڵی کەرامەتی تۆ پارێزراوە، حرمەتت پارێزراوە. خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الفەواحیش، نزیکی درۆ مەبەوە، نزیکی ڕەزیلی و چروکی مەبەوە، نزیکی دووزمانی و فیتنەی و قسەهێنان و بردن مەبەوە، نزیکی غەل و غەش و فێڵکردن مەبەوە لە خەڵک، سوێندی بە درۆ مەخۆ، کاڵاکانت بە تەزویر لەسەر خەڵکا ساغ مەکەوە، شتی خراپ مەهێنە وڵاتەوە، هەموو فەواحیشن. وتخوایە من هەر نزیکی ئەو بازاڕەش نابمەوە، نزیکی ئەو کەسانش نابمەوە کە ئالی ئەو مامەڵێن، نزیکی دەمپیستان نابمەوە، ناچمە تۆڕێکی کۆمەڵایەتیەوە کە هەمیشە خەریکە خەڵک دەشکێنن بە لایک و کۆمنت و ڕۆژانە باسی ئەم و ئەو دەکەن و چاویان ورد لەسەر ژیانی خەڵکە بزانە داخۆ عیبێکی لە هەموو جاعی بەندە هەیە بێ عیب بێ نەبەخوا خۆی هیچ عیبێکی خۆی نابینە بە ورد بین دەگەڕێ بزانە عیبێک لە بەندەیەکی خۆدا بدۆزێتەوە گەورەی کا و بە میکرۆسکۆپ هەزاران جار گەورەی کا بەغناو خەڵکا بڵاوی کاتەوە. خۆیان من هەر سەیری ئەوانەش ناکەم، سەیری ئەو فەیسبووکەش ناکەم، لەگەڵ یانە بەشدار نابم، لایک و کۆمنتیان بۆ ناکەم، دەوڵەمەندیان ناکەم، دایان دەخەم، بلۆکیان دەکەم. من نزیکیوانە نابمەوە بزانە تۆ چەند بە کەرامەتی. هەر هەست بە بوونی خۆت دەکەی، هەست بە شخصیەتی خۆت دەکەی، وەڵی خۆت لا بەڕێز دەبێت، پێش خەڵک لە لای خۆت بەڕێزی، قدری خۆت دەزانی ئەگە خەڵکیش قدرن نەزانن. بۆیە خوای پەروەردگار فەرمووی ئەو کەسانی ئاوا وەڵامی خوای پەروەردگاری خۆیان داوەتەوە الحسنا، عاقبەتیان خێرە، دوا ڕۆژیان خێرە، ژیانیان تەواو خێرە، لە قیامەتیشە الحسنا یعنی الجەنە، ئەوە لە ڕۆژی قیامەتتدا تۆ جێگات بەهەشتە. بەو ئەندازەیەی کە وەڵامی خوات داوەتەوە بەو ئەندازەیە لە دنیا بەختەوەری، بەو ئەندازێش لە بەهەشتا پلەکانی بەرزی بەهەشت دەبڕی. ئیتر بۆ خۆ سەیری خۆت کە مانگی ڕەمەزان ئەلحەمدوللیلا وەڵامی پەروەردگارماندایەوە، خوا فەرمووی بە ڕۆژوو بە ئەلحەمدوللیلا بە ڕۆژوو بووین، قازانجمان کردیاننا بەخوا قازانجمان کرد، بەخوا سەربەرز بووین، بەخوا دڵخۆش بووین. ئەی ئەوەی کە بە ڕۆژوو نەبوو، ئەی ئەوەی کە وەڵامی خوای پەروەردگاری نەدایەوە بە دڵنیاییەوە زەرەرێکی گەورەی کرد. حتا لە دنیادای مافی ئەوەی هەیەتەوە بکە بگەڕێتەوە بێتەوە ڕیزی ئەم کاروانی ساڵحانە. دوعا بۆ خۆمان و بۆ ئەوانیش دەکەین، دەڵێن یا ئەڵڵا هیدایەتت داین، وەڵامی بانگەوازی تۆماندایەوە، یا ڕەبی خوای گەورە هیدایەتمان بدەین چۆن بۆ ڕۆژوەکە وەڵامی پەروەردگارماندایەوە، یا ڕەبی خوای بۆ هەموو کاروبارێکی ژیانمان ئاوا وەڵامی بانگەوازی تۆ بدەینەوە، پابند بین بە فەرمانەکانت، خۆپارێز بین لە قەدەغەکراوەکانت، یا ئەڵڵا تاعەت و عیبادەتمان لێ قبوڵکەی، لە کەم و کوڕیەکانمان ببووری، جەژنێکی پڕخێر و بەرەکەت و پڕخۆشی و شادی بکەین هەموو ئومەتی ئیسلام بە یەکەوە. یا ڕەبی خوایە وڵاتی کوردستانمان پڕ لە ئەمن و ئەمانکەی، هەمیشە ماڵەکانی تۆ ئاوا گەرم و گوڕ بن، هەمیشە ئەو دەم و چاوانەی کە لەگەڵ زنجیرە باسی یاد دابوون، یا ڕەبی خوای لە بەهەشتا ئەم دەنگ و باسانە یاد بکەینەوە و خوایە هەمومان لە بەهەشتا یەکتر ببینینەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای ئەوانش کە تا ئێستا وەڵامی تۆیان نەداوەتەوە لەم بەختەوەریە بێ بەشن، یا الله هەمومان داوا لێ دەکەین هەموو ئیمانداران خوای هیدایەتی ئەوانش بدەی، خوای هیدایەتی ئێمە و ئەوانش بدەی. آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين.